بەڕاستی ئێمە ڕێکخراوەکانمان زۆرن لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوەندەی کە هەیە تەنیا وەکو ناوێک ئێمە ئەیان بینین بەش بە حاڵی خۆم کە ئافرەتێکم لە شارێک لە شارەکانی کوردستانە ئەژیم سوودم هیچ لە ڕێکخراوەکان نەبینیوە ڕاستە ڕەنگە خۆم لە هەندێک لایەنە لە هەندێک شتا بە دوای کارەکانی ئەوانەوە نەڕۆم یاخود بە نەچمە ناویانەوە یاخود نەچمە کۆڕوسی بینارەوە چونکە بەڕاستی کارەکەی من زیاتر دانی پەروەردەیی و دانی بواری فێرکردنە ئەوەنەی کە لە ڕێکخراوەکانە من بینیمە تەنیا شتێکی چۆنەڵی ئەها دوای بریقەدار ئەکەون دوای کۆمەڵە قسە ئەکەون دوای وروژاندنی هەندێک بابەت ئەکەون لە کۆمەلگایە بەڵام وەکو چارەسەر لێرۆ لەوێ کە ئیبیستین چارەسەرێکی وامان نەدۆزیوێتەوە یان نەبینیوە کە یا نەمان بیستبێت کە ڕێکخراوەکان بۆ کۆمەڵی ژنانی کردبێ بۆ کارەکەشی یا بڵین ئەمەمان لە چیەوە سەرچاوە گرتووە بەش بە حاڵی خۆم وەکو ئافرەتێ کێشەمان زۆرە ڕۆژانە ئەیبیستین کە ئافرەتان نەحقیان بەرامبەر ئەکرێ کە لێ ئەدرێن کە ئەچەوسێنرێنەوە کە ئەسووتێنرێن یان بەشێک لە بەشەکان سوکایەتیان پێ ئەکرێ بێڕێزیان بەرامبەر ئەکرێ یاخود بۆ منە مافیان ئەخورێ سەری دادگاکان کە سەرەکەی کۆمەڵک ئافرەتی تیا هەیە کە داوای مافی بچووکترین یا سادەترین مافی خۆیانەکەن کە لەلایەن هاوسەرەکانیانەوە پێیان بدرێ ئەمە سەیرەکەی ئەو مافانیان ئەخورێ ئیتر ئەگەر ڕێکخراوێک هەبێ بێگومان ئەبێ یعنی ئەگەر ڕێکخراوێکی جدی هەبێ کار بۆ کاری ئافرەتان بکە ئەبێ ئەم کێشانە هیچنە ئەگە بنەبڕیش نەکرێ بەرەو چارەسەرێکی گونجاو بچێ بێگومان ئەو ڕێکخراوانی کە هەمانە هەر با ڕێکخراوی ئافرەتان نەبێ کۆمەڵێک ڕێکخراوی ترمان هەیە ئێستا ڕێکخراوی گەشەپێدانی مرۆیشمان هەیە باشە ڕێکخراوی پەروەردەییشمان هەیە ئەم ڕێکخراوانە ئەبێ دامێکیان هەبێ یعنی وەکو لایانی مادی لایانی پارە ئەگینا ناتوانن کۆمەڵک شت هەیە چارەسەریکەن بێگومان ڕێکخراوەکانی ئافرەتانیش بەدەر لەوە نییە کە پێویستی بەوە هەبێ کاری چاک بک بێگومان پێویستی بە مادەیەکی شەیانی پارەیەکی شە کە دام بکرێ ئیتر هەر کەسێ دامی بکە بێگومان زۆرینی ڕێکخراوەکانیش زیاتر سیاسین و حیزبین لە وڵاتی ئێمەیە ئیتر کە سیاسی بن و حیزبی بن بێگومان باگراوندێکی حیزبیشانە بێ کە باگراوندێکی حیزبیشان هەبوو ئەبێ هەندێک قسە بکەن یا هەندێک بابەت چارەسەر بکەن یا هەندێک بابەت وروژێنن کە لە مەسلحەتی ڕێبازەکەی خۆیان نابێ بەڵام ئێمە ئەوانەی کە ئەو ڕێکخراوانەی کە بڵێن مەدەنین کەمتر بە دوای کێشەکانەوەن کەمتر بە دوای وروژاندنی کێشەکانەوەن بۆ لەبەروی دەستبەری بۆ هەر کێشەیەک چکە ئێمە بەڕاستی لە کۆمەلگاکە ژین زیاتر کێشەکەمان کۆمەڵاتیە ئەوانەی کە ڕوو لە ئافرەتانەکە زیاتر کۆمەڵاتیە دەستبەرین بۆ هەر کێشەیەکی کۆمەڵاتی ئەبێ کەسانی پسپۆر و شارەزای چاکی تیا هەبێ هەتاکو بتوانێت ئەو کێشانە چارەسەر بکە ئیتر چ لە بواری دەرونیە بێت چ لە بواری کۆمەڵاتیە بێت چ لە بواری گەشەپێدانی مرۆیە بێ چ لە بواری پەرۆدۆ فێرکردنا بێت چکە زۆرینە تاشی ئێمە بە نەکتەنیا هەر ئافرەت پیاوە ئافرەتە منداڵە گەنجە پێویستمان بەڕاستی بە پەروەردەیەکی چاک و تەندروست هەیە هەتا بتوانانی کێشەکەمە بەرەو لاوازی بڕۆی لە سەدا هەشتای ئیشیان کردووە بەڵام نیان کردووە دەشی بینم لە تەلەڤیزیۆنەکان لە دەوروبەر لە بەبیستن گوێم لێ بووە بەڵام وەکو بۆ شخصی خۆم ناچکە من بۆ خۆم ئیشم پێ نەبووە تەکید ڕێژەی کوشتن و خۆسووتاندن و لە پیاو ژن دەکوژە ژن پیاو دەکوژە ئەو دیاردانە زۆر بڵاوە زۆر هەیە بەڵام ڕێکخراوەکان دەورێکی وایان نیە لەوەدا یعنی هیچ هەست ناکەم دەوریان هەبێ لێپرسینەوە بە دوا داچونیاندا بۆ بکەن کە ئەوە نابێ ئەو دیاردەیە بمێنێ لەگەڵ ئەوەشدا کە ڕێکخراو زۆرە ئەو دیاردەیە زیاتر تەشەنەی کردو ئێستا لەو لایەنەوە نا بەس بۆ ئیشی بەسیط شتە سادەکان دەوریان هەیە دەنا بۆ شتانە زیادی کردووە کەمی نەکردووە پێویستە بگەڕن لە شارەکان لە شوێنانە بەتابەتی لەو شوێنانێک کە ئەو حادیسانە ڕوودەدا بچن بە دوواداچون کەم زانە ئایا ئەو حادیسەیە بۆچی ڕوویداوە هۆکارەکەی چییە ئایا هۆکاری ئەوەیە کە تاوانەکە لە لای ژنەوەیە لە لای ئافرەتەوەیە لە لای هەر کەسێکەوەیە دەبێ بە وردی بە دوواداچوونی بە بکەن هەتا دەگەنە ئەو شتێک کە نەتیجەکەی دەست دەکەوێت حیزبەکانیش و دەسەڵاتدارەکانیش ڕێگریانە بەڕێی من وەڵای من وەکو خۆم بە حیاتی خۆی ئیشم پێیان نەبوو باوەڕشم پێیان لێ ئافرەت لە هەردوو لا نامەحرومە لەبەرەوەی پیاوان بەدڵی ئەوان نازوڵەنەوە ئەوانیش کاری چاکیان بۆ ناگەن لەو ناوایە ئافرەت دەبێ بە قوربانی
بە شێوەیەکیشکەن یعنی ئاشتەوایی بۆ خێزانەکان بگێڕنەوە یعنی لەناو هەموو خێزانێکە کێشە و مەشاکیل هەر هەیە ناکرێتەوە بە شتێکی بەسیدیان بە کێشەیەکی بەسیید یەکسەر ببی بە دوژمنی هاوسەرەکەشت بە هەمان شو ینی ئەوانە بێ کاریان ئەوە بێ ئاشتەوایی لە بینی خێزانەکانە بگێڕنەوە ینی نەک ئەوەی کە ئافرەتان بە لاڕێیا بەرنیان بە هەندێک قسە بە داوای مافەرچەند ئافرەت مافی زۆرە بەڵام داوای مافی بکەی مافەکە لە ینی لە ماف دەرچێ و لە ئازادی و لەوە دەرچێ بچێتە قاڵبی شتی ترەوانێ بەڕای من یەک ینی احترامەن خێزانی ئێمە و پیاوی ئێمە ینی هەندێک شتی پێ قوبوڵ نییە هەندێشت ڕەنگە هەندێک شتیش ئاسایی بێ بەڵام لە کۆمەلگای ئێمە و لە بیزاد لە پیاوی ئێمە ئەو شتە قوبوڵ کراون نیە لەبەرەوە حاڵەتەکە سەر کێشە بۆ کوشتن و ئەوەی لەیەکەوێتەوە کە ڕۆژانە ئێمە هەموو ڕۆژێک نییە کە هەواڵی کوشتنێک نەبیستین.